وابڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدای پایتەختی عێراق بکات. وەفدەکەی هەرێم بۆ ئیمزاکردنی ئەو ڕێکەوتنە سەردانی بەغدا دەکات کە لە چەند مانگی ڕابردوودا قوبات تاڵەبانی لە ڕێگەی دیبلۆماسیەتی سەرکەوتووەوە زەمینە سازی بۆ کردووە و بەمەش هەرێمی کوردستان ڕۆ و قۆناغێکی تری جیاواز هەنگاو دەنێت. لە ئێستادا پەیوەندی تەندروستی نێوان هەرێمی کوردستان و بەغدا زۆر گرنگە، لەبەر ئەوە هەرێمی کوردستان لە قەیرانێکی دەتوانم بڵم سەختی ئابووری زۆردایە، بۆیە هەرێمی کوردستان دەبێت لە ئێستادا لەگەڵ حکوومەتی عێراق مرونەتی زۆر بنوێنێ بۆ ئەوەی بتوانین ئەو دۆخە ئابووریەی کە ئێستا ڕووی کردوتە هەرێمی کوردستان بە شێوازێک لە شێوازەکانتی بپەڕێنین. هەرچەندە وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان کە چەند جار بە سەرۆکایەتی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت کە قوبات تاڵەبانی سەردانی بەغدایان کردووە و دەستکەوتی گرنگیان هێناوەتەوە تا ئێستا بۆ هەرێمی کوردستان و لە سەردانی یەکەمدا توانرا بەشێک لە بودجێ هەرێمی کوردستان کە مانگانە دەسەبەر دەکرا بۆ هەرێمی کوردستان دەسەبەر بکرێەوە لە ئێستادا گفتوگۆیەکان لە نێوان هەرێم و بەغدا بەردەوامی خۆی هەیە. بۆیە بە ئومێدین کە حکوومەتی هەرێم بتوانێت ئەم قۆناغەتێ بپەڕێنەوە و بارودۆخە ئابووریەکان لەگەڵ حکوومەتی عێراقدا بیخەنە چوارچێوەیەکەوە کە چوارچێوەی ڕێککەوتن بێت و ئەم ڕێککەوتنە درێژەی هەبێ بۆ ساڵی داهاتووتر و بۆ ئەوەی بتوانین کە تاک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەو بارودۆخە ئابووریە دەرباز بکەین. لە چەند ساڵی ڕابردوودا هەمیشە هەولێر و بەغدا لەسەر زۆر پرسی گرنگ ناکۆک بوونە. بە جۆرێک لە ئێستادا بودجە و موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش پەیوەستە بە زۆر و شێوازی ڕێکەوتنی داهاتووی نێوان حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێم کە بە وتەی چاودێران بژاردەی دروستی ئەم قۆناغا تەنها ڕێکەوتنی هەولێرە لەگەڵ بەغدا. پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغدا هەنگاوی باش و گرنگی بڕیوە بۆ مەبەستە هەرێمی کوردستان بیهوێ حکومڕانێکی سەرکەوتوانە بکات دەوێت بگەڕێتەوە بۆ بەغدای پایتەخت و بیرمان نەچێت بەغدا لە پایتەختەکانی تر لە پایتەختەکانی ناوچەکە گرنگترە بۆ هەرێمی کوردستان. بۆیە هەرێمی کوردستان دەبێت بە شێوەیەکی حەکیمانەتر لەگەڵ بەغدا مفاوەزات بکات و بگەنە لێکتێگەشتێکی ئیجابیتر لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئەگەری ڕێکەوتنی هەولێر و بەغدا لە کاتێکدایە حکوومەتی هەرێم لەم ساڵدا تەنها دوو موچەی بە فەرمانبەرانی هەرێمداوە و هاوڵاتیانی جەدۆخێکی سەختی ئابووریدان، جێگیر نەبوونی نرخی نەوت، قەرزی کەڵەکەبووی هەرێم، کۆرۆنا، نەبوونی پلانێکی جدی بۆ چاکسازی، هەموو ئەو هۆکارە سەرەکی و گرنگانن کە داهاتووی هەرێمی کوردستانیان بە ناڕوونی هێشتۆتەوە و ڕێکەوتنیش لەگەڵ بەغدا بووە بە پێویستیەک وەک ڕێگای ڕزگاری بەردەم هەرێمی کوردستان سیر دەکرێت. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان دەڤەری ڕاپەڕین.